خۆشەویستانێستا لەگەڵ کاک ئەحمەد دەچینە لای کانی میران. جێیەکی گەشتیاریە، گەشتیاری خۆشە، بۆرە لە گەرم بچین بزانین چه هەیە لەو جێ خۆشەی کە کاک ئەحمەد دەمان با چێوێندە. باش کاک ئەحمەد دەمە بزانم ڕۆژانە ساعاتە نەربەسیە تا چەند؟ ئەوانەی تەمەنیان هەبیتن ئەوان بڕێک زوو هەرستن، بەڵام گەنجەکان ئەوانە دەمێنێنەوە. والله من دوري ساعات 6. هذا كاك أحمد والله يوم قليم ليت هي. بري. قلت بود شيء ما قالك خاوة. لا قلت لك سكنة كان برك خاوة. دمينتوا. أخذ ديزاينتي بخو إنسان هي لسر خويا إنسان هي برك حد عزولة ونيا. قيناك بس أول ممارسة زور هبي لساق سكني وخاصة راجعين وأنا. قيناخو مثلا من اشتداد إيش ملقى تقصان ده كام زوج قصيدة كأنه مناقشة رجلك بس يعني تفهم بخو إنسان شيء لسر خوما. إبار. دمع عزيز دمام بيتشين در بين بريم استاتينا شوينا شيء منطقة رين كاني ميران شوينا شيء سياحية واتخلق زور دين يعني دكار شوينا خوشة دقف ورزكان دين هسه او ما وي خلطة زور دي لبروي قالوا بارك هموي قلاي وريا بايزة لو رسم قلتني دوانية شوية ايوه والله هل بايزي في وديارة بهاراني زور قربات جا مسپاس دەکەم لە کاتی خۆت گرتیەوە بە گەرەمەکەتی گەلە مەمنون. ئەجا کاک ئەحمەد گۆتیشیان دەنجیشە زۆر خۆشە. دەنگ لە هەشتایەکانەوە ئەو کاتی گۆرانیشتوها دەمگوت لە مناسەبەکان لە عەفلەکان لە دانیشتنەکان بەڵام ئێستا يعني لە کێوە لەگەر هونەرمەندێکی ڕاقسان دەکەم ئاگاشم لێ نەبوو. ئێستاکە کوڕەکەم وێ ڕاگەیشتە لە تەسمیرم کردە ئەو ساز و گۆرانیشتوها نارێژم. ئەو ئێستا ئەو ناوی چییە ئەو؟ تەها. کاک تەها. یعنی ئەتوو ئێستا ئەو شتانە ناکەیت؟ نا وەڵا. زۆر دەنگ خۆشی چ پەیوەندی بۆ ئەو هەیە تەسلیمیەکەتی بکەیت؟ حەزەکە؟ ئێستا تۆ خولیایەت نەمایە؟ نا وەڵا. بەخوای کاک ئەحمەد برێسە ئەوها بە ئاسانی نابی بڕۆی. دەبی گۆرانیەکەم هەر لە بۆ برێت. خبرێتێ مەسەلە گۆرانیەکە ئەرێمەتوو ئێستا لەو کاتیوە کە منداڵەکەی ڕاگەیشتینە دەنگشان زۆر خۆشە. واتانگۆ بە خێزانی دەنگتان زۆر خۆشە. ئازیزانی من ئەوەی دەیبینن گوندی سیساوەیە کە بەڕاستی لەو وەرزەی ئێستادا ئەوەندە دیمەنێکی جوانی هەیە، یعنی هەرچەند تەمەشای دەکەم تێر نابی لەو جوانی ئەوەندە دیمەنێکی جوانی هەیە، خاستە لە وەرزی پاییزدا، جا لە وەرزی بەهاراندا داخۆ کووە ئێرە. بەڕاستی گوندەکانی کوردستان هەمویان دیمەنی ئەوەندە جوانیان هەیە، گوندەکانی کوردستان ئەوەندە جوانن ئەمن هەموو کاتێک دەڵێم کوردستان بەهەشتی سەرزەمینە. بەڕاستی کانی میرانیش کە لە سیساوەیە لە گوندی سیساوەیە شوێنێکی ئەجگار دڵگیر و خۆشە.